بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە شاری هەولێرین لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد عوسمان سیاسەتمەدار تاوتوێی چەند پرسێکی گرنگ تایبەت بە هەرێمی کوردستان و عێراق دەکەین لەوانە پرسی موشک بارانکردنی هەولێر و کورد لە مەودا چۆن خۆی بپارێزێت و نەبێتە بەشێک لە ناکۆکی نێودوڵەتی هەروە پرسی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق و مەسلەی سەرۆک کۆمارش. کاکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاسان دەکەین. ئەگەر زۆر سپاس ئەگەر سەرەتا لە مەسلەی موشک بارانکردنی هەولێرەوە دەست پێ بکەین. موشک بارانکە چەند پەیامی تێدا بوو یاخود پەیامە سەرەکیەکە بۆ چێ بوو؟ پێشێکی بەخێر بێن سڵاو لە ئێوە و لە هەموو بینەران. خۆی طبعا ئەمە هەشتەمین جارە کە هەولێر قەسڕەکرێ لەو ساڵی ڕابردوو بەس هەموو جارێ قەسب کاتی شەو ئەو شتانە بووە ئێران خۆی ڕاستەخۆ نەکردو بەس ئەو گروپانی سەر بە ئێران کردویانە. جارێکی تریش ئەم جۆرە موشەکە لە کۆیە درا حزبی دیموکرات وەختی خۆی دو-سێ ساڵی پێش دیسان هیچ کەس لەسەری بەدەنگ نەهات لەبەرەوە ئەم جارەیان تونترە هەولێرە وەکو پایتەختە یانی هینە مەسەجی ئەساسی ئەم جاریان بۆ ئەوەیە کەەوە هەرێم و بە تایبەتی پارتیش لەم دواییە بە شێوەیەک ڕۆی وەکە ئێران دژایانێ ئێران دژی ئەوە بۆ بەو شێوێ بڕوە مەسلەی تەسەورەکەن هەرێمی کوردستان ئێرانەکان زیاد لە حەل لەگەڵ ئەمریکا ڕۆیشتون زیاد لە حەل لەگەڵ تورکیا ڕۆیشتون ئەمریکا لێرە ئەڵێ من گەورەترین قونسوڵێم هەیە لە هەموو عالەم لە هەولێر بۆی خەڵق تێمان بەربێیانی بۆ ئەوە هەر بۆ ئەوەیە ئینەیانی چی گەورەترین قونسوڵێ لە عالەم لە هەولێر وێ ئیشی چییە؟ معنایە وەکو قاعدەی عەسکەری شتە وەکو ئەڵێن ئەو دیعایە خۆی لە خۆیان کێشەیە بۆ ئێمە لە عینی وەختیشا لای مەتارەوە معسکەریان هەیە چەند جار لێدرا دیفاعن لە خۆشیان نەکردەوەن ئەوەش یەکێکە لە کێشەکان کە ئێمە باجێ دەین طبعاً ئەمە نقطەیە طبعاً ئێران وا تەسەورەکە و خۆیان ئیدعاکەن کە ئەمریکا کە لێرەیە موامەرەکە دژیان و کێشەکە و ئیسرائیل و لەم قسانی کەیکەن پاساوی خۆیان کە ڕاز نییە طبعاً لە عینی وەقتا طبعاً تەسەورەکەن کەوا هاوکاری لەگەڵ تورکیا هەیە و ئەوەش طبعاً تاسی زۆر کردووە ئینتر بەرەو تورکیا زیاتر ڕۆیشت بەڵێ لەم ئەخیرەشا باسی غاز کرا سەرۆکی حکوومەتی هەرێم چوو بۆ قەتەر چوو بۆ ئیمارات لە پاشا تورکیا بوو لەگەڵ ئەردوگان و لەگەڵ چاوشەغڵ و مەسەلەی ناردنی غاز ئەو ناردنی غازە کە باسیەکەن بەشکڵێکی جدی ڕووس پێی ناخۆشە دژە ئێرانی زۆر طبعاً پێی ناخۆشە ئەوەش کێشەیەکە تا حەدێک کێشەیە بووە لە عینی وەختیشا طبعاً ئەم ئەخیرە شتێکی تر بووە کە ئەم کێشەی دروست کرد زیاتر مەسەلەیە پێکەنانی حکوومەتی عێراق ئێرانیەکان ڕێیان زۆر ئاشکرا لەگەڵ چوارچێوەیە ئەوی ئیتار پێڵێن ئیتار و جەماعەتی مالیکی و عامیری و خەزعەری ئەوانە و دژی ئەوەن سەدر بە تەنها وەکو شیعە داخڵ بێ و حکوومەتی زۆر بە دروستکە و پێشیان وتون بە حیزبەکانی ئێرە بە پارتی بە یەکێتی ئەوانە چەند جار هات نێرە طبعاً کە ئەمان چوونەتە ئەو هاوپەیمانیە برادرانی پارتی لەگەڵ سەدر و لەگەڵ سونەکان و دەیانەوێ بەو ئیتیجا بڕۆن و ئیهمالی جەماعەتی ئیتاریان کردوێن مەعنا لەو ململانی شیعە بەملا کەوتون ئەو بە تەواوی ئێرانی تونتر کردووە و بەو شکلە بەو ساڕوخە مەسەجی بۆ ئێمە ناردووە طبعاً بەو شێوەیە و مەسەجەکەش دراوە لە خانووی شێخ باس شەریکەی کاری هەیە شەریکەی کار قەرار بووە ئەگەر غاز بنێرێ بۆ دەرەوە ئەوان خەریکی بن طبعاً بۆری دروستکەن و ئەو شتانە و لە عینی وەختیشا خۆیان ئیعلانیان کە ئێراوەتی ئێمە بووین هەدەفی ئەمریکامان نەبوو ئەمریکا زانیوێتی کە لێ ئەدەن زانیویشێتی کە ئەویتیانە ئاگدارە بەڕێی من ئاگدارە یعنی ئەو شتە گەورانە عادەتەن
ئاگاداری یەکترەکەن لا بەلا شەر نییە و لە عینی وەختیشا ئەوە دیتانەوە یعنی مەسەجێکی توندە بە ساڕۆخ ساڕۆخی بالستیش نەک کاتی شۆماتی شەوشتیوە ئەیتر ئەوەیە ئیشەکەی بەڕێزت هۆکارەکانی ئەوە سیاسەتی ماوەیەکی زۆر سیاست دەکەی ئەوانە هەندێکیان دەڵێن هۆکارە سەرەکیەکە بۆ نمونە بەشێکی ئاسکەریەکە دەڵێن بۆی بزانن توانای ئێران چەندە هەندێکیان دەڵێن بەس پەیوەندی بە غازەکەوەی هەندێکیان دەڵێن پەیوەندی بە حکوومەتی عێراقەوەی پێ دوای هۆکارە سەرێکەکە بە بۆچوونی بەڕێزت لە نێوان غازەکە بێ پیشاندانی توانای ئاسکەری بێ پێکەنانی حکوومەتی عێراق بێ کامیان زیاتر هۆکارە سەرەکیەکە ئەوەی کە هۆکاری سەرەکیە ئەو پێکەنانی حکوومەتی ئەخیر کە بارتی بەلایکە کەوتووە ینی جەماعەتی ئێران و کوڵ ئێمار کراون لە عینی وەختا مەسەلەی غاز و پەیوەندی لەگە ئەمریکا و زیاد لە حەد و لە تورکیا ئەمانە بەڵام تاقیکردنەوەشی تایە یعنی ئێران شعورەکە ینی باشترین شوێن بۆی مەسڵار و خوشتی بیا تاقی بکاتەوە کووردە کەس دیها لێ ناکات لە کورد کەس ساحبی نیە کورد فەدەمای ئەمریکایە ئەمریکای جۆدان لێ بوو بەیانی هی دەرکا لە ئێمە هیچمان لێ نهاتوە وێرانە بێت چاوی دەرێ جۆشی نادنێ لەبەرەوە ئێران نەزانیە کەس دیفاع لە کورد ناکە و کوردیش بینی خۆی یەک نییە تەوان ئیتر ئەوە باشترین شوێنە بۆی ساڕۆخ تاقیکردن تۆ لە کۆیاندا لەوێدا ئاینی ساڕۆخ کەس قسەی نەکرێت لەبەرەوەڵێ باشترین شتە لێ دەم و کەس قسە ناکەوە ێردیشکە لە هەر شوێنی کە بدا دەنگ بەرزە بێتەوە شتێکە بێ بەڵام هی ئێمە هیچ ئیجراعاتێ نەکرا نە حکوومەتی عێراق شتێکی کرد بڵێن شکات بکە لە ئومەی متحیدا مەسەن شتێ بکە یاخود سەفیرەکە دەرکەن یاخود سەفیریان بان کردووە دوو کەلیمەیان احتیجاج بۆ کردووە ئەویش وەزیر نایەکی تربانی کردووە و لێرە قۆنسڵ هیچی لێ ناوجێ خۆیەتی قۆنسڵ ئێرانی یعنی مەسەن من هەریمی کوردستان بم قۆنسڵ دەرەکەم قۆنسڵ ئێران دەرەکەم بەڵێ لە هەولێر دەریەکەم یعنی چی ئێران بە ساڕۆخ لێم ما قۆنسڵیشی چێ لێرە لەبەرەوە بەڕەبەس هیچ ئیجرا نەکراوە هەر قسە و بەیانات و ئیدانە و ئەم شتانە ئێوەش هیچ نییە ئەو شتانە لە ئەعلامە ئەڕەتویەت و ئەڕوا لەبەرەوە ئێران کردی و تاقیکردنەوەشی تایەوە بە عەلەنی ژوەتی منم و من لێم داوە بۆ تونتریشی لێ ئەدەم باشە بەس سەبارەت بەوەی کە دوێنێش کازمی سەردانی هەولێری کرد کازمی دەتوانێت چکە باسی لێژنەی لێ کۆڵنیەوە دەکەن لە مەسلەی مۆساد لێرە هەیە نییە کازمی بۆ خۆی و کاتێک کە ماڵەکەی بردومانکرا هیچی بۆ کرات تا بێت سەردانی هەرێم هیچ دەکا یاخودتەنە بڵێن شۆیەکی ڕاگەیاندن بوو سەردانەکەی مستەفا کازمی ئازمی ئینسانێکی باشە شعوری باشە تەوان و هاتنەکەینەوە پشتیوانیەکە بۆ کورد باشە ینی بەڵام ناتوانێت هیچ بکە کازمی حکوومەتی کاربەرێکەرە دووەمین تا ئێستا شتی جددی بەرامبەر ئێرانوانە نەکردووە لە ماڵەکەی خۆشیاندا هیچی نەکرد پێشەوە کەتایی بوو مەتاعی پەلاماریان نا دوو سێ جار هیچی نەکرد لەبەرەوە هەر نەوعا پشتگیریەکە هیچی تر نییە ناتوانێت شتێ بکە و خۆشت دەزانین لە بەغا پەرلەمان دەوری هەیە پەرلەمانیش ئەو گروپانەی تایە شیعی ئەملا شیعی ئەولا ممکنە سەدر ئەگەر بیەوێ شتێکی پێ بکرێ زەجەیەک شتێک بەڵام کازمی خۆی ناتوانێت شتێ بکە پشتگیریەکە بۆ کوردێکە ئیمڕۆژ نائیبی یەکەمی پەرلەمان هاتبوو حاکم زامیلی ئەو سەدریە تەبان ئەویش نەوعا پشتگیریەکە دژایەتێکی ئەو ئیشەیە بەڵام دیت حەلبوسی نەهاتبوو مەسەلەن حەلبوسی ڕئیس پەرلەمانە چونکە حسابی شیعەکانی سەر بە ئێرانەکە حەلبوسی حسابی وەزعەکە کاتێک هاوپەیمانی پارتیە خۆی بەس هاوپەیمانی و نەشات تەبان نائیبەکەی هاتبوو لەبەرەوە کەس خۆی نەکرد بە ساحیبی ئێمە شتێک جددی ئەمریکا هیچ دەوڵەتی تر هەر باسی ناکەن لە دنیاشە بە ئێسا تورکیاش بردومانی تورکیاش بڵێن بردومانەکە ئیدانە کردوتی نابێ هەولێر بە ئامانجبی تورکیا خۆی چییە ئیدانەی کرد تورکیا یعنی بەیانات دەرەچێ عادەتەن لە شتیوە بەڵام هیچ سوودێکی وای نییە UN کردی ئەوە کردی حل ناکە هیچ مشکلە حل ناکە لەو بارەیەوە لەبەرەوە بە قەنەعەتی من ئەوانیش تاقیکردنەوەش هەیە
کە ئەبینیە هیچ کەس نایەتە جواب دەڵێ باشترین شوێنەوێت تاقیکەم. ئەی جیاوازیە لە نێوان بردومانەکانی ئێران و تورکیا ئەگەر هەیە جیاوازێکە چییە ئەو موشک بارانی چی ئێران تورکیا بێت؟ ئێران و تورکیا تەقەن تورکیا دائیما هێرشەکە شەڕەکە پەلامادە بە حجەی پەکەکەوانە ئەوە مەوجودە ئەوە شەڕ بەردەوامە چەند ساڵ هەیە. طبعاً بەڕێی من ئەوەش هەڵەیە کە هەرێم مووقفی نییە بەڕێی من هەرێمیش هەرێم و حیزبەکانی هەرێمیش دەبێت دژی ئەو دەستێوەردانانی تورکیا بن دژی ئەو هێرشانە بن. حکوومەتی عێراقە بێ دژ بێ چونکە سەروەری عێراق پێشێل کراوە هەرشێک قسە ناکەن لەو بارەیەوە و لە عینی وەختیشا هیچ گفتوگۆ لە بینی پارتی و پەکەکە نییە بۆ ئەوەی حەلیە بدۆزنەوە بە شێوەیە تورکیا ناتوانێت سەرکەوێت لەو بارەیەوە. ئەوە تەقسیر هەیە بەڵام ئەمە فەرقە تۆ بێ لە حدود چەندێ لێ بدەی بێ لە ناوەڕاستی پایتەخت کە هەولێرە لێ بدەی فەرقی هەیەانی بەڵام طبعاً بەڕێی من حەقا درێژیەکانی تورکیاش ئیدانە بکرێ و دژی بێیانی چونکە ئێمە مەسلەی هەرێم سەروەری عێراق ئەوەی هەیە بەڵام حکوومەتی عێراق هەڵویستێکی وای نییە کە گەورە بێ مەسا ئەمەی ئێران حەقشکات بکە لە بچێ لە ئەنجومەنی ئاسایش و دەتوانێت ئەگەر عێراق مابەستی بۆکو دەوڵەتەوە دراوسەیەکە هاتووە سەروی توشکان و بەسار و حەقی خۆتە بەڵام نایکەن و لە عینی وەختیشا دەتوانن لە جامێ عەرەبی لە مؤتەمەری ئیسلامی خۆ ئێستا ناتون بۆ لێکۆڵینەوە ئەو کە دوێنێش بڕیاردا و لیژنەیەک پێک بێنێ ناتون لێکۆڵینەوە لەوە بکەن کە زیانەکان هاتون لێکۆڵینەوە بکەن کە مۆسات هەیە یان بەڵێ لە زیانەکان هیچ ممکنە کازمی باسی کردوێ بەڵام هاتوون ئێستا داواکەن ئەوانەی کە حتا ئەوانەی کە بڵین تەیدی ئێمەشیان کرد تا حدێ دەوێت لێکۆڵینەوە بکە لە مەسەلەی ئەوەی ئیسرائیلی چووکە مەسە ئێستا ئەو سەید شوهەدا و کەتای وشت داواکەڵێ 20 مەقەڕی ئیسرائیلی لە هەولێر هەیە واکەن وانە ئێستا ئەوانەی بەغا داوایان کردووە تحقیق بکرێ بزانین چییە تەمان هەرێمی ژوا بزانام داوای تحقیقی نێونەتەوەی کردووە بۆ ئەوی لە مۆزوعانە مەسەلەکان بەو شکڵەیە یعنی با مەعنا ئێران ئەوێت تێو بگەێنێ بە قسە پێی وتووی پێشەوە سەواری خوشتە بۆ هاتووە بەڵام کاتی و شەو شت ئێستا ئەم جارە بەم توندیە ئەوێ بۆ دەرخا کە تۆ ناتوانێت سیاسەتە بەردەوام بی چونکە تۆ دراوسێ منی و حدودێکی درێژم هەیە لەگەڵ تۆ و لە عینی وەختیشا لە کۆنەوە پەیوەندیمان هەبووە لە زمانی ئۆپۆزیسیۆنەوە لە هەمووی ئەوەیە تۆ ئێستا هاتووی هەموو ئیشە بەرەو ئەمریکا ئەڕوا ئیشە بەرەو تورکیا ئەڕوا ئێمە ئێمال کردووە حسابی ئێران ناکەی لە بەغا ئاچی لەگەڵ ئەوانە ڕێەکەوی کە دژی هەڵوسی ئێرانن تۆش ئەمە وەڵامەکەی ئێمێ بۆ تۆ بەو شکڵە فشار لێکە فشارێکی کە شتێکی زۆر نابەجێ و بێمەعنایە تەبان پاسایی بۆێنەوە بەس درۆیە پاساوەکان تەوان کە هۆ کارە سەرەکیەکان ئەوە یەکەم باسم کرد باش بەس وەکو بڵین پەیوەندی کورد و ئەمریکیەکان پێ دوای سێمە لەسەر بڵین لەسەر ئەمریکی ڕۆشتن لەگەڵ ئەمریکیەکان و ئەوان و هەمان لێ هاتووە ئەوان ئێستا پەیمانی کورد نین پێ دوای ئەم جارش کە پارێزگاریان نەکردووە دەڵێن پەیوەندی بێمەوە نییە یاخود دێمە بە ئامانج نەگیراون بۆ داهاتوو شەر نایکەن نەخێر قەت هاوپەیمانی ئەمریکا هاوپەیمانی کورد نەبووە لە هیچ زمانێکە هەر خراپ بووە لەگەڵمان لە مەهابادەوە بیکرا تا 55 تا 60ەکان تا 70ەکان تا 80 تا 80 ئەنفال کیمیاوی لە هەموویان لەگەڵ سەدام بوو طبیعی لە پاشان ئێستا لەم ئەخیرا پەیوەندی هەیە لەگەڵ ئێمە پەیوەندیەکە چییە لە چوارچەوەی عێراقایە تۆ پێکاتێکی لە عێراق پاشەوە شەڕی داعش فیا بوو هاوکار کرا تەمانەوانە بەڵام لە ڕووی سیاسیەوە حسابی تۆ وەکو میلەتێ نەکراوە کە تۆش میلەتێکی حقەتێ بژی مافی چارە نووسێ نییە لەسەر ئەجندێ ئەوان لەبەرەوە هیچ جێ ئەتیماد نین و ناتوانانی پشتی بێ بەستی بە هیچ شێوەیەک و ئەگەر پشت بەو ببەستی تووشی زەرری گەورەترە بیانی ئێران لێدەدا ئەویت لە ئەمریکا جوابی نادات بەس پێشتر بەرەزت وتبووت ئەو بڵین کە سەربازانی ئەمریکا
پێویستە لەو ناوچانە دوورکەونەوە مادام پارێزگاری ناکەن. ئێستا شەمان بۆ چوونت هەیە؟ باڵێ دەمێکە من ئەوە متووە چونکە باسی مەتار بووە وەختە کاتی شەوشە دەدرا لە مەتار باش بوو الحەمدوللا بەر مەتار نەکەوت بەڵام بۆ ئەوان بوو منیش وتم باشم بۆ باجی ئەوان بدەینێ مادەم ئەو خۆی نەدیفاع لە خۆیەکە نە لە ئێماکە لە تەنیش مەتارە بۆ دابنیشێ بچێ 40-50 کیلۆمەتر بەخۆی دوورکەوێتەوە بچێ لە شوێنێکە لە کوردستان بێ لە شوێنێکە دابنیشێ من بۆ باجی ئەو بدەم ئەو هیچ پارێزگایم لێ نەکا و حتا لە خۆشی نەکە ئێمە زۆر باجی ئەمریکامان داوە بەڕاستی بەس ئێستا لە دیعاە دەرەچێ گەورەترین کۆنسۆڵخانە هی ئەمریکا لە عالەمە لە هەولێرە هەر کەسێک گوێ لێ بێ بەتابەتی ئەوانی کە دژی ئەمریکاەوە دیارە ئەمە کۆنسۆڵخانەیە معسکەرە جێهینە شتێکی بە ئێران مێرا هەموو پێی نەکەن یان دیعاەکە دژی ئێمەیە خەڵقمان تێبەرەدەن بەڵام وەرە لە حەقیقەتە نە دیفاع لێەکە نەحساب بۆکان ئەهمیەتی هەیە تەنها بە قسە تەسریحێ لێرە تەسریحێلەوە من بۆ باجی ئەو بدەم بۆ میلەتی خۆم تووشی زەرر بکەم لەسەر ئەوەی من مەیلە ئەمریکاش هیچ حسابێکم بۆ نەکەم. بەزوتت کورد بازی وڵاتانی زیرێز و ئەمریکاشی داوە لەو قۆناغانەی کە بەڕێز لە سەردەمی شۆڕشەوە لەو کاتەوەی کورد وەکو کارتێکی فشار بەکار هاتووە بڵین لە زۆر وێزگەی هەستیار کورد جێیاڵ دراوە لە قۆناغی ڕابردوش کە بەڕێزت لەو خۆت تێیدا بووی لەو مێژوەدا. بەڵێ چۆن مەسەرەن ئەمریکا تۆرە تەماشاکە لە مەهابادەوە بیگرە مووقفی لەگەڵ کورد نەبوو لەگەڵ قازی محەممەد و لەگەڵ شای ئێران طبعا لە پاشا حلفی بەغا دژی کورد بۆ عینیشت 55 ئەوانە لە پاشا لە شەستەکانە هیچ پەیوەندی لەگە ئێمە نەبووە بە هیچ شێوەیەک لە 75 لەگەڵ ئیتفاقی جەزائیر بوو دژی ئێمە کە هەرسی هێنا لە 80 تا 88 کە شەڕی ئێران عێراق بوو لە 100 لەگەڵ سەدام بوو دژی خومێنی بوون سەدام ئەنفالی کرد کیمیاوی کرد ئەمریکای لەگەڵ بوو نەک بڵێ چاوپۆشیە لەگەڵی بوو لەگەڵ ینی پاژەوە لە 90 ئێمەی بەجێ هێژ ئەگەر سەدام نەچوایە کوێت حسابیان بۆ ئێمە ناکرد کۆچ و مۆچ و هیچ بەڵام چوونی سەدام بۆ کوێت تۆزێ وەزعەکەی گۆڕی تا حدێ هەندێ هاتن هاوکاری ئەمەیان کرد بەڵام ئەویشتی ئینسانی نەکشتی سیاسی ئەوانە لە پاشا طبعاً مایەوە طبعاً بەو شێوەیە لە تا 98 توانیان باش بوو لە بین یەکێتی و پارتی سڵحێ بکەن لە پاشا وردەوردەی کێشای تا حکوومەتی سەدام ڕووخا حکوومەتێکی تازەها لە حکوومەتە تازەکە طبعاً کورد و هاوکاری کرد بۆ عێراق دروستکەوانە بەڵام ئەوان حسابیان بۆ تۆ کرد بەڵام وەک پێکهاتەیەک لە پێکهاتەکانی عێراق نەگووەکو میلەتی ئەوی بەڵێ تایبەتمەندیان بە ئێمە نەدا نەخێر ئەوی لای من مهمە ئەوەیە کە ئەم وڵاتە وەکو ئەمریکا حسابی ئێمە بکە کە ئەم میلەتێکین حەقمانەیە مافی چارنووسمان ئەرزی خۆمان بەڵام ئەوە ئەبینی لەگەڵ ئەنقەرەن شەو ڕۆژ لە کوردی خۆیدا ئەوان لەگەڵن ئەمریکا لەگەڵێتی بە هەموو نەوەیە کوردی ئێران هیچ حسابێکی نییە لە ئەمریکا کوردی سووریا هیچ حسابێکی نییە کوردی نەتەوە وەکو نەتەوە حسابی نییە لە ئەمریکا لەسەر ئەجندەی ئەمریکا نییە لەبەرەوە ناتوانی پشتی پێبەستی و ئەبێ وریابی لەوەی ئەوەنە ها بێ بەڵانسێکیش لە بینی خۆتا ڕاگری ئێران لە وڵاتەوە ئەمریکا لە وڵاتەوەی تورکیا لەوە هەوڵ بەی یەکگرتووبی خۆت بەڵانسێکی ڕاگری کە تووشی زەرەر نەبی مەسەلە ئەوەیە ئێران غەدارە ئێران خراپە ئێران زەرەرە ئێران لە تاریخا هەمووی غەدر و زوڵم و بەزمی لە کورد کردووە ئەتوانێت زۆر زەرەر لێ بدە لەبەرەوە بێت تۆ وا بکەیت زەرەر کەمتر بێتەوە و باجی ئەمریکاش نەدەیت تۆ مادام ئەمریکا ئەوە هەڵویستی بۆ من باجەکەی بدەم من هەمیشە وتومەوەتەوە بەس ئەو وێزگانەی کە بەجیانێشن پێیان نەوتون بۆ من لە 75 پێ دواتریش لە کۆمەڵێک وێزگە هیچ جاگەداری کوردیان نەکردەوە لەو گۆڕانکارانی کە پشتی کوردیان بەردا جۆرە پەیوەندیەکە بۆ جاگەدار خۆم لە هەموویا بووم بەسە 75 بۆ نمونە لەگەڵ شای ئێران بوون کە شا ئەو معاملەی لە ئێمە کردی ئیتفاقی جەزائیر ئەمریکای لەگەڵ بوو ئیسرائیل لەگەڵ هەموو وازیان لێوێنە بە تەواوی و
و هەر پێشیان نەوتین ئەمریکا کە بەڵێ ئەوە شا خەریکی شتێکی واشکۆیان زانی بۆ ئێوە ئامادەکاری ئاگادار ئەوەشیان پێ نەوتین و لە عینی وەختی شا لە شەڕەکانی هەشتا بە ئاشکراوە ئێمەیان وت وتیان ئێمە لەگەڵ سەدەم دژی خومینی بەخە دەرەزانی لەبەر ئەمە دژی خومینی وانە من خۆم مەسا هەشتا لە ئەمریکا بووم چەند مانگە لێ بووم کەس منی نەدی ینی حتا بۆی بچم باسی هەڵەبجە بکەم فڕاشێکی وزارەتی دەرەوە ئامادە نەبوو بمانبینی بەناوی بەرەی کوردستانی چۆژوو بووم ئەوانە لەبەرەوە ئەمریکا هێستاش سیاسەتی ئەوەیە کە تۆ حسابەکە لەوێ بەشێکی لە تورکیا لێ بەشێکی لە ئێران بەشێکی لە عێراق بەشێکی لە سووریا وەک میلەتی حساب بەناکە و ئەوە زۆر ڕوون و ئاشکرایە ینی کەس ناتوانێت بیشارێتەوە بەڵام هەموو جارێک کورد توژە بێتەوە هەڵە خەڵەتێ واتە سەورەکە گۆڕانکاری هەیە بەڵام کە تووشی زەربەیەکە بێ وی دەرەکەوێت گۆڕانکاری نییە. بەس دکتۆر لە پێویست بە کورتی کاتێک پەیوەندی هەبووە لەگەڵ ئیسرائیلەکان یاخود بڵێن ئەو کاتش لە پێش لە سەردەمی شۆڕسای پەیوەندێک شتێکی هەواڵگیری بووە یاخود ئیسرائیلەکانیش بێنمە چی لە 1975 بێ چی لە دەستگیرکردنی ئۆجەران بکرد ڕەندەزگای مۆسادی ئیسرائیلی ڕۆڵی هەبووە چی لە کاتی ریفراندۆمەکە بێت کە سەرتا جۆرێک لە ڕاگەیانوتیان پێشگیری کوردەکەین و ئەوانە هەموویەوە بەخرا بەسەر کوردان نشکاوەتەوە ینی وەکو کاتێک کوردی بەکار نێنا و بەرژەوەندی خۆی لە ئەویش دەوڵەتێکە ئەم دەوڵەتانە هەموو بەرژەوەندی خۆیان هەیە تەوان ئەمریکاش لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لەگەڵ استراتیژیەتی ئەمریکا ئیسرائیل یعنی بۆ خۆی ئەتوانێت هەموو شتێ لە ئەمریکا بکە بەڵام بۆ میلەتی تر بۆ قەزەی کوردی قەزەی تر ناتوان لە سیاسی ئەمریکا دەرچێت لەبەرەوە دیمان مەسا 75 تا 75 شەستەکان هاتن لەگە ئێرانیەکان ئیسرائیلەکان هاوکار بوون تەدریبی عسکەری و پارەدان بەڵام کە شا پێی وتبوون کە بێن کە شاوتی تەواو هەمووی تەواو بوو هیچ نەبوو و لە عین وەختە حتا لە ڕێفراندەمە ئەوان ئەمریکا پێوتبوون ئەوەڵ جار هەندێک تەسریحات دەرچوو لە بەعزێ مەسئولی ئیسرائیلەوە بەس ئەمریکا پێوتبوون قسەمەکان قسەیان نەکرد بێدەنگ بوونی تر چوە ناتوانێت شتێ بکات دژی سیاسی ئەمریکا بۆ خۆی بەعزێ شتەکا بەڵام لەبەرەوە ئەوان ئەو پەیوەندیانەی کە هەبووە کۆن لەگەڵ ئیسرائیل ئێمە هەمان بووە بەهۆی ئێرانەوە زەرمان لێ کردو خازانمان لێ نەکردو بەڕێی من پێویست ناکات میلەتی کورد ئێستا بتەوێت نەتەوێ تۆ جوغرافیەکە دوای کردووە تۆ لە ناو عالەمی عەرەبی و ئیسلامی ئاژی دەوڵەتەکانی دەورەتم یا عەرەبن یا ئیسلامی ئەوە هەمووشیان تژی ئیسرائیلن تۆ لەو بینە کە پەیوەندیەکەی زەریشی پەیوەندیمان ێستا هیچ نییە دیسان بزانن چ باسەکەن و چی ئەڵێن باش نییە بۆ ئێمە ئەوەیان 75 و پەیوەندی نەما کە ئیسرائیل بۆ نمونە یاخود من بزانم کە داهاتن بڵین ئەوە پێش 75 داتن تەدریبیان بە هێزی پێشمەرگە دەکەن لە ئێران بەس دوای ئەوە نەما بڵێن نەخێ 75 دەما هەروەڵا لەبەرەوە هینە زووش ئەوانەی کەیانە ئیتیامی کوردی فەقیر بکەن دەڵێ ئیسرائیلی دووەمە واکەن و ئیسرائیلی شتێکی نەکردووە لەبەرەوە بەڕێی من کورد بێ حسابی ئەوانە بکە دەرز لەو تەرجوبە کۆنانە وەرگن وەکو کارتێک سەیری پرسی کوردیشان دەکەت ئەو مەسلحەتی خۆیان لەوا بوو مەسلحەتی خۆیان لەوا بوو وەکو کارتێ تەماشای بکەن و لە زمنی سیاسی ئەمریکا ئەمریکا پێی بڵێ بڕۆ ئەڕوا و لە زمنی شا ئەساس بوو شاکلیل بوو بەو ئەندازەی کە شا ئەیویست هاتنە پێش بەڵام هاتنە پێشەکەش هەمووی چەک و پارە و نەک سیاسەت و شتێ ئەی پێوەست بە مامەڵەکردن لەگەڵ کوردەکانی تورکیا و هیچ کاتی ئیسرائیل هاوکاری تورکیا کردو بۆ لێدان لە پاکەکە یاخود ڕۆڵی لە دەستگیرکردنی ئۆجەلان ڕۆڵێکی گەورەیە و دەستکردنی ئۆجەلان و لەگەڵ تورکیا بۆ دائیما یارمەتی داون بە تەکنۆلۆژیە بە تیارە بەشت زدی ئێرهابەکەش کێیە کورد و پەکەکەیە ئێستاش هاوکارن لەگەڵێک ئەو ڕۆژە ڕیسی ئیسرائیلی لە تورکیا بوو دیر ئەردوگان چی وە دوتی ئەوێ علاقەیەکی زۆر بەخۆ دەکەین ئەمن و لە ڕووی ئابووری و بازرگانی ئەوەوە علاقیان زۆر باشە و سوود لەو علاقی وەرگن دژی کورتم باشە بەس دکتۆر دەبێت چی بکرێسە کورد پێدوای پێویستی بە بێلایەنیە لە نێوان بەرەی ئەمریکا و ئێران و ڕووسەکان و ئەوانە چی بکرێت بۆی حاڵەتی بوون من لەم جۆرە بۆ سەر هەرێم بۆ سەر ئاسایشی هەرێم
دووبارە نەبێتەوە؟ وڵی کاکە یەکەم خوتوە یەکگرتنی کورد خۆیەتی لە ناوخۆ ئەگەر یەکگرتو نەبێ زۆر لاوازە بێ وەکو ئێستا کایبینی پەردەوازە بێ یەکگرتو بێ بەیەکەوە هیم بکە مەسە ئێستا ئەم ساروخانە لە هەولێر درا هەولێر پایتەختە باشە ئەم حیزبانە بۆ کۆ نابنەوە بزان ئەمە چییە بۆ ڕوویدا چی بکەن چیرەکان چۆنە بێیانی ئەی مەسئولی چین یان لەوە زیاتر چی لێ بکەن ساروخی بالستی و لێفداوانە مەفروزە ئێستا بەڵام ئێمە وەزعی وامان بۆ دروست بوو ئەم حیزبای تێتەسکە وای کە دوێ دانانیشە لەگەڵ یەک کەس دنیاش خراپێ دانایش باشە ئەوە گەورەترین هەڵەیە چونکە تۆ کە یەکگرتو نەبی لاوازی کێشەت هەیە مەسا حیزبێکە چێ لەگەڵ سەدر ڕێەکەوێ حیزبەکەی تەرەشێ لەگەڵ دوژمنەکەی ئەو ڕێەکە ئەوە نابێ ئەو شتانە ئەوە گەورەترین شتە پاشەوە ئەگەر یەکگرتو بین وردە وردە ئەتوانین بەو ئەندازەیە کە خۆمان نەتوانین لە بینی بەغا کە کێشەکانمان لە بەغایە بێ هەوڵبێن حەلیکەین لە بینی ئێران لە بینی ئەمریکا جۆرە بەڵەنسێەوە خۆمان توانین ڕابگرین بەڵام بە وردی دراستەتی بکەین چی بکەین چی نەکەین بەڵام تەبیعی ئەوە نەی پێمان بکرێتەوە ناڵێم پێت بکرێ هەمووی بەڵام کە حیزبێ وا بڕوا و حیزبێ وا بڕوا و حیزبەکانی کەش پەیوەندیان نەبێ و دانیشتن لەگەڵ یەکتر نەبێ تەمان حاڵە باش نابێ بەس ڕاوێژ و شت هەیە جگەلەوەی کە بڵێنەوە حیزبەکاندا کۆبوونەوە ناکرێ بۆ جەنابەت ئەزمونێکی زۆر تێ ڕۆژێک لە ڕۆژان ڕاوێژێک کە بووە لە چارەسەرکردنی کێشانە وەرگرتن ڕاوێژ لەگەڵ کەس نییە هەر حیزبە لەگەڵ جەماعەت خۆیەتی کەس لەگەڵ خەڵکی دەروی خۆیان ناکەن هیچ نەمبیستۆ من هیچ کەس ڕاوێژی نەکرد وەکو مەمنوع بێ وایە ڕاوێژ لە وڵاتانی هیچ دەستپێشکاریش نییە دەستپێشکاری ئێستا ئەمە لەمەی هەولێر گەورەتر نییە یان چی کۆ نابنەوە لەسەر چی کۆبنەوە نییە دەستپێشکاریە نابێت چێ دەستپێشکاریەکە بکە ئەگەر شتێکە بێ پارتی بکەن چونکە پارتی مستەهدەفە لەمە زیاتر لێدانەکەمە بەسییان زیاتر پارتیە کاکە مەسعود دەتوانێت دەستپێشکاری بکە هەموو عالەمە چی بەدەنگە و دابنیشن و قسە بکەن و چی بکەن چی نەکەن کۆنفرانسێ بەستن شتێ بەستن ئەمە ئەگەر نەکرێ هەر یەکە بەجیا مەسەلەن زەحمەتە بتوانی شتێکی گەورە بکەین بەڵام ئەگەر ئەو دەستپێشکاریە بکرێ و بە یەک و چوارچێوەی دروستکەن و مەتالیبەکانی کورد تەسویت بکەن و دیفاع لە یەکتر بکەن و قەرار بدەن بەرژەوەندی کورد چۆن بێ و چۆن نەبێ بە یەکەوە لەگە ئەمریکا بە یەکەوە لەگە ئێران بە یەکەوە لەگە تورکیا فەرق زۆرەکە باشە بەسەر خەرلەکە لە پارتیان لایەنەکانی تریش چونکە ڕەنگە بڵێن دەستپێشخەریج بکرێ لایەنەکانی تر پێ دوایە پێشوازی لێ بکەن وەکو دەستپێشخەری هەموویان بارزانی هەبوو بۆ ناوماڵی شیعە هەمویان دەستپێشکەری بکرێ پێشوازی لێەکەن و دێن بۆ کۆبوون و ئەگەر بکرێ و خەتا تەنها ناتوانانی بەی شێوێ بڵێ پارتیە پارتی خەتای هەیە کێتی هەیەی گۆڕان ئیسلامیەکان هەر یەکە بە ئەندازەی خۆی بە ئەندازەی چەند لە دەوری هەیە چەندەوەی هەیە کەم و زۆر بەڵام هەموو لێ پرساوەتیان هەیە باشە بەس دەبێت چی بکرێت بۆ بردومانانە دووبارە نەبنەوە ینی مەترسی هەیە بەردەوام بن چونکە باڵێزی ئێران دوێنێش باسی کرده بوو نازانم بنکەی ئیسرائیلی هەیە و ئەگەر لانە برێن آخر ئەوەیە من دەمێکەوتومە دووسێ ساڵە من لە تەسی عادەکانم ێڵێم کەس لە من زیاتر دژی ئێران نییە دژی ئێران تووشە معروفم یانی لەوە پێم ئەڵێن تێرۆریست بەڵام وتومە مەجبوری تۆ سنوورێکی درێژە لەگەڵ ئەم دەوڵەتە هەیە ئەم دەوڵەتە غەدارە ئەم دەوڵەتە سیاسەتی لە ئەساسە خۆی عەلاقەی باش نییە لەگەڵ کورد باش وایە مافی کوردی خۆیەدا بەڵام بتەوێ نەتەوێ دەبێ ئەوەندە پەیوەندی و هەوڵی لەگە بدەیت کە زەرەر کەم بە کە زەرەر نەکەی کە نەتوان زیاتر زەرەر لێ بدە بێ بکرێ مەساوە لەلایەکەوە و لە عینی وەختی شان نابێتەوە هەموو جوهدێت تەرکیزە ئەمریکا و ئەمریکاش ئەو ئەمریکای بێ لێ دەدرێ لێ نادەهێژە ناژێتە ژواب بەڵێ من هیچم لێ ناتەوە تەواوی تر گوێ ناتێ و تورکیاش تۆ لەگەڵ تورکیا زیاتر عەلاقە بکەی ئێران وشی حساب بکە ئەو حەقی زیاترە چونکە لە کۆنەوە عەلاقەی لەگەڵ تۆ هەبووە لەبەرەوە ئەوە هەمووی کێشە بۆ دروستەکە لەبەرەوە بەڕێی من یەکگرتوو بین و لە عینی وەختیشا
دابنیشین بەرژەوەندی کورد خینە پێش بەرژەوەندی حیزباتی تەسک بزانین چی پێویستە چی ئەتوانی بکەین کارێکی وا بکەین بەڵەن سێڕابگرین و پەیوەندیش بکەین لەگە ئەو لایەنانە کە زەرەریان کەمتر بێ بۆ ئێمە هیچیان قازانجە بۆ ئێمە نییە بەڵام زەرەرەکە کەمتر بێیانی معقول نییە بە تاروخی بەلیستی بێن لە ناوەڕاستی پایتەختی تۆ بدەن ئەمە شتێکی زۆر گەورەیە بە وردی تەماشای بکەی لەبەرەوە ئەبێ ئەوە بکرێن نازام ئەی کەنیان ناوە دڵنیا مەگەر دەست پێشکەری بکرێ حیزبەکانە چن بەدەنگەوە بەڕێی من لەم زروفایان بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکم دێمەوە خزمەتت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار کۆمپانیای ئەتڵەس ئەسیل گەورەترین فیستیڤاڵی بازاڕکردن لەسەر ئاستی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخات. لە چوارەمین فێستیڤاڵدا براند و کاڵابیانی و ناوخۆیەکان نمایش دەکرێت. پێویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش دەکرێت. خەڵاتی ڕۆژانە بۆ کڕیاران، نمایش و چالاکیە هونەری وەرزشیەکان، خواردنە کوردەواریەکان لە فیستیڤاڵی بەهار بۆ ئاسوودەی سەردانی کاران نمایش دەکرێت. کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دەتوانن بە پاسەکانی هێڵی تاسوجە لە فولکەی ئاسکەکان بێن بۆ فیستیڤاڵ لە پێشانگا. لە 11 بۆ 20 ئازار پێکەوە بازار دەکەین و خەڵات دەبین. لە فیستیڤاڵە پڕهێجانەکەیشان چوارەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کە تۆ سەبارەت بەوەی وتمان موشکەکان بۆی کە دووبارە نەبنەوە چەندە پێویستە پارتی ویکێتیش هەرێکیان لە هەواپەیمانەتی کە دابەش بوون بێنە دەرەوە ینی ئەمە وا دەکات کە جۆرێک بارگرانی لەسەر هەرێم کەم بێتەوە بۆنمە پارتی لەگەڵ سەدرەکان ڕۆژتووە یەکێتی لەگەڵ ئیتاری تەنسیق ڕۆژتووە وا دەکات ڕای بەڕێمان لە سەرتاوە نەبوو دوو لابن لەبوو کوردەکان بین خۆیان گرتوو بن و نەبنە تەرەف لەو ململانی بینی شیعەکان چونکە ململانێکە هەر شیعە و شیعانیە ئێرانیش تەرەفێکە تایە دەبوو لە ئەوڵە وابن یعنی و ئەوە هەڵەیە بەلایەک بەلای سەدرا و ڕائویتر بەلای ئیتار زەرمان لێ کرد زەی لێکین پێ دوای زەرری تریش بێت چکێسە بازەوە دەکرێ ڕەنگە دڕخستنەوە شار زێباری پەیوەندی بۆ بێ بڕیای دادگای فیدراڵی لەبارەی نەوتەوە پەیوەندی بۆ بێ ئەو موشک بارانش پێیوەست دەکرێتەوە زیانی تریش بەڕێوە پێ دوایگەر هەر بەو ئاراستێ بڕۆن بۆن بە تایبەتی پارتی لەگەڵ هاوپەیمانە سێخواڵێ بڕوە ئێران ئەڵێ عەلەنی خۆجۆ لێ بوو لە بەیاناتیان دەڵێ ئەگەر ئەو زەرران ئەوەی وەزعی کە هەیە تەمەنەوە نەڵێن ئیسرائیل و مۆساد و وانیە تۆن بۆ نەوە باسیەکەن لێدانی تونتیژە بێ وشتی خراپتیژە بین خۆیان نەڵێن پێ دوای بڕیاری تریش لە عێراقەوە دژی هەرێم بدرێت لەبارەی دوای نەوتەکە لەبارەی خاڵی سنووری بێ لەبارەی فڕۆکەخانەکانەوە بێت تۆ ملاحەزت کردووە هینی نەوتەکەیان هێنایە پێش 10 ساڵە ئەو فایل لەوێ بەڵێ 2012 لەپەر لە وەختا بە پەلەپەل هێنایر و دەریان کە بە 2 ڕۆژ محکەمەی باڵا زۆر تاخیرە بێ و پاژەوە ئەوی سیر بوو لە ناو محکەمە 2 سەدری هەیە 2 سونەش هەیە هاوپەیمانەکانی برادرانی پارتی هەر چواریان دەیان داژیەوە
دوو پارتی و یەکێتی دوو کەسن دەیان نەدابێ بەڵام چوار هاوپەیمانەکەمان دەیاندا دژێمە معنای لەو شتانە کە ئێتە پێش نەوت و مەسائلی تر سونە و شیعەکن یەکەگرن کوردیش لەو بە نامێنێتەوە بریاری ئەو محکەمەیەش هەیە کە بە زۆربەی دەنگ دوو تەقسیم سێ بێ ئێدا ئێمە کورد مەقدورە بێ چکە دوو کەسن لەنۆ حەوت کەسەکە بە خۆی قەرارەدا ئەو قەرانیاندا یشیان زێباریاندا قەرایی تر ممکنە بدەن زۆر احتیمالە ینی سە بە ئاسانی محکەمەکە زۆر جاران محکەمەی فیدراالی زۆر بە چەند مانگە جارێ قەرارێکی دەرەکە ئێستا زوو شکا دەکرێت بەڵێ ممکنە ئێستا قەرای دەرکەن ئەو جەماعەتانی کەسە بە ئێران لە محکەمەی فیدراالی بڵێن لە هەولێر ئیسرائیل لەوێ قەرارێکمان لەسەر دەرکەن دژی ئەوەش سکاڵەیەکی شێر لە دادگایکی عێراق لەسەر فرۆشتی نەوتێرێن بە ئیسرائیل ئەو سکاڵایە شەر هەیە لە بەغداد بەڵێ ئەوەش هەیە ینی وردە سکاڵا هەرزیادێ ئەوەش بەشێکە لەو هەوڵانە ئێران موشک و سکاڵای ئەوێ و زۆر شتی تریانی بەس وەکو سەدرریەکان تۆ خۆت لە عێراق بووی مامەڵە لەگەڵا کردوون بۆ چوونێکی باشیان هەیە لەبارەی کوردستانەوە خودی سەدر خۆت چۆن دەیبینی کەسایەتێکەشی وەڵی من قەنەعەتم وایە جێعتیماد نییە دیومانەوانە چکە زووە گۆڕێ ینی سیاسەتەکەی سابیت نییە تقریبا لەو تا ئێستا ئەوەی کەوتۆتی شتێکەڵی کە سابیتە بەڵام ناتوانانی تۆ کێشەی خۆت هەمووی لەگەڵی پاشەوە ئایا سەدرریەکان هەڵویستیان لە مۆقع لە کێشەکانی کورد چییە 140 پێشمەرگە نەوت و غاز موچە بوزە چییە تا ئێستا هیچ نەخراوت سەرکاغستا خۆ پێشتر وتیم پێشمەرگە مینیشیایە و قەی ناکە ینی مەقسەدم جێ ئەوە نییە کە تۆ ئەتیما ئللا ئەگەر نازانم گەشتی نووسراوە هەبێ ئیمزایان کردوێ ئاگادار نیم بەڵام ناتوانانی ئەتیمادی تەواو دەڵێن لێک تێگەشتنیەکەیە بەڵام لە نێوانە سێ خۆڵێن لێک تێگەیشتیان بە ئیتیفاقە ئیتیفاقی ئیمزاکراو لێک تێگەیشتن بۆ چیە سوودی بەس خودی کەسایەتی سەدر تۆ چۆن دەیبین چکە ئێستا دەڵێن وەکو ئێستا بۆنەوە چۆن کاتی خۆی ترامپ بە تویت ئاگاداری جیهانی دەکتەوە ئێستا ویش بە تویتێک بۆنەوە دەڵێ بەشداری کۆبوونەوەی پەرلەمانی عێراق ناکەین بە تویتێک بە وەزیری دارایی بانکێش برێ بە تویتێک نازانم نرخی شتومەک بەرز بۆتەوە بە تویتێک باسی هەولێر دەکا تۆ کەسایەتەکەی ئەو چۆن دەبینی وڵی ئێستا لەم فتریا موقفەکانی خراپ نین ینی ئەگەر مقارنێ بکەیت لەگەڵ شیعەکانی تر بەڵام وەکو پێم وتی چونکە یەک کەس قەرارەدا و لە عینی وەختیشا و نییە بڵێ بە یەکە مشاوەرە و هینەواناکەن تویتێ لە منەوە تویتە زۆر شت دەرەچێ ممکنە مفاجعاتی داوێ مفاجعاتەکەم چێ زەری لێ بکەیت لەبەرەوە من دەڵێم 100% جێعتیماد نییە نازانم ئەو هاوپەیمانی کراوە پارتی و سونەکان و سەدر چۆنە نووسراوە ئیمزاکراوە هیچ شتێ بڵاو نەبووتەوە ئایا ئیلتیزاماتی تایە تیای نییە چۆنە چۆن نییە زۆر معلوماتم نییە تا ڕێی لەسەر بدەمێ چکە دڵێن ئەوەی کە تێدایەتی ڕێزگرتن لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیە هەمواری دەستورە بێسکردنی هێزەکانی عێراق و پێشمەرگەیە دەرچوونی یاسای نەوت و غاز و ئەنجومەنی فیدراڵی هیچی نووسین بڵاو بووبەوە هیچی نووسیم نەدیوە ئەگە هەر قسەی عام بێ جێعتیماد نییە گە نووسینی ئیمزاکراوە بێ ئەو با بڵاویکەنەوە نەمدیوە کورد و وەکو پارتیش کە چوونەتەوە پێمێت تا ئێستا هیچی دەستکەوتووە یا خوار زەرەر بووە تا ئێستاوی کە دەیبینی زەرەر بووە دەستکەوتەکەی چی بۆ شار زێباریان لابرد نەوتیان بریاردا دژی کورد دژی پارتی و دژی کوردوانە هیچ دەستکەوتیی بووە بەڕێی من تا ئێستا زەرەرە ناتوانین بڵێ دەستکەوت لەم مووقیفەی هەولێر مووقفی سەدرریەکان باشترەوە لەوانیکە بەڵام لە بەعزێ شتی گەورە ئەوانەی کە بریاری محکەمەی فیدراالی ئەوانە بووە لەگەڵمان نەوەستاون مەسەن ئەتوان ڕاخۆ ئەو چوار کەسەی کە دوی سەدری و دوو سونێ ئەتوانی تاخیرکەن دەنگ نەدەن خۆی ئەوان هەردوای برەرەکەی دادگای فدراڵی کوتلای سەدری وتی دەبێت جێبەجێ بکرێ بریایی دادگای فدراڵی نەوتەوە وتی ئیلتیزامیە و وتیانە بێ جێبەجێ بکە بەس دوکتۆرە خۆیان سەدرەکان دەڵێن بڕوایان بە مەرکەزیەتێکی بێسەوە هەیە ینی بۆ لە بواری نەوتا دارایی بە عسکەری بێ آخر ئەمەیە مناڵێم ئێمە کێشەمانەوەی ئێمە ئەماری حکوومەتێکە دروست بوو یەکەم شت بڕوای بۆ فیدراالی هەبێ
دووەمین بڕوای بە مافەکانی کورد جێبەجێکردنی سەوچل نەوت و غاز پێشمەرگە ئەو شتانە هەبێ بنەمەوێ ئەوانە بچێت سەرکاغەز و ئیمزا بکرێ بە قسە نازانم من تا ئێستا هیچ شتێکی سەرکاغەز و ئیمزاکراوی نەمدیوە بەڵام ئەمە ئیتیفاقەکەیە لەبەرەوە برادانی پارتیش ئەڵێن ئێمە لێک تێگەیشتنمان هەیە بە کەڵکی ئێمە ناهێت لێک تێگەیشت ئەمە ئیتیفاقمانەوێ ئیلتیزاممانەوێ چونکە دەستور مافی بۆ ئەمەدانەوە بەڵام جێبەجێ نەکراوە باشە بەس وەکو حکوومەتی زۆرینە پێ دوای پێک بهێنریا خود دوای دەستنەوە سەر ئەسڵە کۆنەکە تەوافقات نازانم حکوومەتی زۆرینە سەدر ئیلحاحیلەکە باشەوە ئێران ئایا سەرەکەوێیان ناچکە ئێران تەوافقیەوێ جەماعەتەکەی خۆی لە حکوومەت بن طبعا ئەمە مهمە جا حکوومەتەکە زۆری نەبێ تەوافق بێ مهم ئەوەیە چی ئەکا بەرنامەی چییە ئەوە مهمە ئاەتوانێت کێشەکانی عێراق سەر بکە کێشەکانی کورد سەر بکە بەڵام طبیعی هیچ بەرنمەیە دیار نییە تاسوکەدا ئێستا دروست نەبوو حکوومەتەکە و لە عینی وەختیشا بەڕێی من تا ئێستا عێراق تەوافق بووە ئێستاگە بێ بە زۆر شتێک تازەیە ئەوەش مشکلەی گەورەی ئێمە چییە ئەو هێزانەی کە هەن سەدر لەملا تا لەولا هەموو چەکدارن مەسەل ئەوە نییە بڵێ خلافی سیاسیە هەموو چەکدار و میلیشیات و ئەمانیان هەیە لەبەرەوەی کێشەی زۆر ممکن دروست بێ ئەگەر بە تەواوی لەگەڵ یەک تێکچێت حکوومەتی زۆرینە بۆ کورد باشە چووکە دەڵێن کورد لە عێراق بە تەوافق باشترە یاخود بە پێچەوانەوە زۆرینە بۆ کورد خراپ نیە لە پەرلەمان بێ من قەناعەتم وایە وەکو وتم مهم بەرنامەی حکوومەتەکەیە مهم ئەوەیە کەوا کورد دەوری هەبێ هەموو پێکاتەکان لە حکوومەتا بن ممکنە هەندێکیش لە ئۆپۆزیسیۆن بن یعنی ئەبێت من پێم خۆشە پەرلەمانەکە ئۆپۆزیسیۆن تیا بێ چونکە هەر پەرلەمانی ئۆپۆزیسیۆن تیانە بێ چاودێری نییە چاودێری حکوومەت نییە معارەزە نییە ئەو باش نییە حیاتی پەرلەمانی بەڵام مەسەلەکە مهم ئەوەیە بەرنامە جێبەجێکردنی مەسا بەرنمەیە چۆن جێبەجێەکە بە شێوەیەک ئێمە مافە دەستوریەکانمە هەمووی تا ئێستا جێبەجێ نەکراوە دەبێت کارێکی وا بکرێت جێبەجێ بکرێن ئەگەر کرا هەر حکوومەتێ بێ زۆری نەبێت تەوافق بێ شتێکی باش بەس بۆ سەر کۆمارەکە ناکۆکیانە بۆ ئێستش دوو کاندیدیان هەیە دەنگ و باسێک هەبوو کە جەنابەت ببی بە کاندیدی هاو بەش بۆ سەر و کۆمار داوات لێکرا بۆ ببی بە قسەی کرابوو لەگەڵ جەنابەت هیچ نەخێر هیچ کەس داوای لە من نەکردو شکر نیان کردو شکر بشیان کرد نەمە کرد نایکەی باشترە کە نیان کردویان بۆچی نایکی خۆت ناتوانم چونکە ئەوەڵان هیچ دەسەڵاتی نییە سەر کۆمار دومین کە بووی بەسەر کۆمار میلەتەکە داوای شتە لێکە چوزانێ دەسەڵاتە تا دەسەڵاتە نییە هیچیش پێ ناکە مامجلال بەو قووەت و کاریزمە خۆی و نەیتوانی کێشەکان هەلکە ئەو ئەمە دووهەم سێهەمینیش ئەو هەموو کێشەی کەڵەکە بۆ عێراق کە لەملا و ئەملا کردویانە تۆ بێ چی لێ حەلەکەی بە چێ دەسەڵاتیش نییە لەبەرەوە الحەمدوللا داوایان لێ نەکردنی خۆشتر نایکە ئەگەر بە فەرمیش داوایان لێ نەخێر دا نایکەم ناتوانم تەحملیش جارێکتر پۆستی سیاست بڵین پۆستی ئیداری وەرناگریەوە یاخود هەر سەر و کۆمارەکەی قەت من پۆستم وەرنەگرتووە لەوەتەی لە کۆنی شۆرش و پاژیانزەی ئازار و هەمووی ئێستاش عینیشتم بەڵام پۆستەکەش بە تەواوی چونکە دەسەڵاتی نییە بە هیچ شێوەیە زەحمەتە تۆ ئەزانن لام سەیرە ئەو شەڕە حەق نییە لەسەرەوە شەڕکەن پۆستێک بێدەسەڵات ئەو ملبەلانەی بۆ چیە؟ ئەی سەبارەت بە غازەکەی سەپاس دەوە غازی کوردستانی شەرچەنە بەڵام دوای پرارەکەی دادگارێکەکەی لێ دەگیرێ بەز لەگەڵ ئەوە دای غازی کوردستان لەم قۆناغ هەنار دەبکرێ ڕێکەتن لەگەڵ تورکیا بکرێ وەڵایم بن پێم خۆشە غازی کوردستان فرۆشێ زۆر هەیە غاز لە عێراقیش ئەم هەموو غازە بە خۆڕایی بە هەوا ئەڕوا حەقا یعنی حسابێکی بۆ بکەن عێراق و کوردستان بیفرۆشن دەوری هەیە بەڵام بە شێوەیە بێ دەبێ بە ئیتیفاق بێ لە بینی حکوومەتی بەغا حکوومەتی هەرێم وەکو دەستورە دەڵێ بەیەکەوە ئەزمموی نێوتەکەت پێ سەرکەوتو نەبوو ئی کوردستان نەوت فرۆشتنەکە نەخێر پێم سەرکەوتم لە سەرتاوە تۆزێ نیگەران بووم لە هین هەر لە کۆنەوە 2010وانە ڕێیم وا بوو کە ئێمە ڕەنگە ئەو تەجروبەیە زۆر سەر نەکەوێ کێشەمان زۆرە بێ
تورکیا لەلایە دەوڵەتەکان عێراق ئەمریکا خۆی لەگەڵ نەبوو زۆر لەبەرەوە باشتر بوو کورد نەوتی خۆی نەفرۆشێ بەڕێی من وسەی حەڤەی خۆی لە عێراق وەرگێ و نەوتی خۆشی لەژێر ئەرزی خۆیەتی تا ئەو لێرە ما بێتەوە نەوتەکەی خۆیەتی من زۆر هیندەهاندەری ئەو نەوتفرۆشنە نەبووم و قەناعەتم وا بوو کە ناتوانێت کێشەکانی ئەمە هەموو حەلکە لەوە نێشی توانیوە تا ئێسای کێشەکانمە حەلکەیان باش ئەی سەبارەت لە ناوخۆی کوردستان ئێستا کێشەی زۆر هەیە لە بینی پارتیویکێتی لە حکوومەت وە لەبارەی موچەشەوە ئێستا موچە دواکەوتن هەیە بۆچی ئێمە وامان بەسەراتوە ینی لەگەڵ عێراقەوە کێشەکەیە لەگەڵ وڵاتانی دراوسێ لە ناو خۆش موچەش سەرڕای هەموو داهاتوو نەوت فرۆشتنی ئێستا $100 حەقە موچە نەدرێ ینی ئەو پێ نەدرێ حەقا یانیەوە چەند هۆکارێکەیە هۆکاری یەکەیە و یەکەمەوە یەکگرتو نین هۆکاری دووەم شەفافێت نییە ینی بزە بزانی چەندێ چەنە ڕوە خاڵە سنووریەکان نەوت ئەم شتانە زۆر شەفاف نییە هۆکاری سیامیژەوەی نەمانتوانێت کێشەکان لەگە حکوومەتی عێراق هەڵگەندا ئەمە کێشەمانەیە زۆریش لە کێشەکانی ئێمە لە بەغایە لە بەغاوە پارە بۆ دێ لە بەغاوە شتی ترە بێ بەغا توێ زۆر شتێ بێ بەغا بیکات تا تۆ بتوانی بیکەی لەبەرەوە زۆر کەم و کوڕی هەیە لەو بارەیەوە بەڕێی من نەمانتوانی وەسە ئەو عقلانی لەگە شەریکەکان کراوە زۆرە بن شەریکەکان ئەوانە بێت چاویان پێ بخشێنێتەوە من تەفسیلاتی وشتان نازانم شو معلوماتم نییە لەسەر ئابووری و نەوتوشت بەڵام ئەبێ چاو بخشێنرێتەوە بۆ سیاسانە شەفافیەتە بێ یەکگرتوو بین هەمومان لەسەری بەیەکەوە و هەوڵیش بدەین ئەو شتانی کە یکەین بە هاوکاری بێ لەگە بەغا چووە دەستورە لەڵێ بەیەکەوە بیکەن بادەوە پرسیار من لەسەر ژیانی بەڕێز بێت ئێستا سەرقاڵی نووسینەوەی بڵێن یادەشتەکانی خۆتی بەم زوانە بڵاو دەبنەوە یا سەگانی سەردەمی شۆڕش و نهێنیەکان و ئەوەی کە خەڵک وڵای من بەواجیب ێزانم ئەو تەجروبەی کە دیومانە لە حیاتمانە بیدێنە بەردەمی خەڵقیانی مڵکی ئێمە نییە مڵکی ئەم عامە و خەریکم مێدەوارم بتوانم بە سەرکەوتووی تەجروبەکەوەکو خۆی بێ لە ڕای کێشان بمرەوە بۆلا بیخەمە بەردەمی خەڵقەکەەوە مێدەوارم سوودی هەبێ بەم زوانە دەبێت خوێنەران وەختی ئەوێ وەختی ئەوێ کاتیەوێ بەشی زۆر بڵێن نووسیبێتەوە وڵی خەریکەم بێتر گەشتویتە 2000ەکان و ئەوانە یاخود ئێستا نزیک بووینەوە دوای سەرکەوت سپاس بۆ ئامادەبوون دکتۆر محەممەد عوسمان سپاس دەکەین سپاس بەوەی بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ